ئەوانەی کە ئالوودەبوونە وەکو نەخۆشێک بێن بە ئەو سنتەرە. کاکسلاح سڵاوت لێبێ ئەگەر باسێکی ئەو سنتەرم بۆ بکەن کە بۆ ئەو کەسانەیە کە تووشی مادەی هۆش بەردەم توش مادەی هۆش بەر ئەو سنتەرانە بە ناوی چییە؟ چیکراوە بۆ ئەو سنتەرانە و چەند سنتەری دیکەش دەکەیت؟ سپاس بۆ ئێوە. ئێمە وەکو وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کەوا بە پێی یاسا ئێمە ڕاستپەردراوین بۆ کردنەوەی چەند سنتەرێک لە هەموو شارەکان بۆ شیاندنەوە و چارەسەر. ئەنجا هەستاین سەرەتا باکردنەوەی سنتەرە بچووکەکان لە چاکسازیەکان بۆ لەبەر ئەوە سنتەری بڵێن ئەوەی کە سنتەرە دیاریکراوەکانی کەوا لە یاساکە دەهاتووە بۆ وەکو نەخۆشخانەیەک ئەوانەی کە ئالوودەبوونە وەکو نەخۆشێک بێن بە ئەو سنتەرە ئەوە کاری لەسەرەکرێت تا ئێستا نەگەشتو تا قۆناغی کۆتایی و بەردەوامین سەرەتا لە هەولێر لە شەقڵاوە دەستمان پێ کردووە بە سنتەرێک. ئینشاءالله کە دواتر ئەو سنتەرەکە تەواو بووە چین بۆ شارەکانی تریش بۆ سلەیمانی و دهۆچیش هەمان شێواز سنتەرە کرێتەوە ئینشاءالله. تەنها لە شەقڵاوە سنتەرێک کراوەتەوە؟ بەڵێ ئێستا تەنها لە شەقڵاوە وەکو ئێمە وەزارەتی کار بەڵام دەزگای خێرخوازیش بەردی بناغی سنتەرێکی داناوە. ئەو سنتەرە جێگەی چەند کەس دەبێتەوە؟ ئەو سنتەرە لەوانەیە جێی 500 کەس بێتەوە 500 کەس.